جارێکی تر ڕێگای هەولێر بۆ کەرکووک لەلایەن لایەنگرانی بەرەی تورکمانیەوە لە پردێ داخرا. ئەو کێشەیە چییە کە ماوەی 3 بۆ 4 ڕۆژە لە پردێ سەری هەڵداوە لەگەڵم بن با پێتان بڵێم. لە ڕۆژی 36 2025 لایەنگرانی بەرەی تورکمانی لە پردێ گرد بوونەوە، دواتر بۆ ماوەی کاتژمێرێک زیاتر ڕێگای هەولێر بۆ کەرکووکیان داخست. ئەوان هەستیان بۆ کردبوو کە پۆستی سەرۆکی یاخود بەڕێوەبەری شارەوانی پردێ دەگۆڕێت لە کوردێکەوە بۆ کوردێکی تر. ئەوانیش هەرێک لە پۆستەکانی بەڕێوەبەری نەحیا یاخود بەڕێوەبەری شارەوانی یاخود بەڕێوەبەری پۆلیس بە ئیستیحقاقی خۆیان دەزانن و بۆیە ویستیان فشارەکەن بۆی ئەو ئاڵگۆڕە ڕوونەدات. دواتر بە هەمان شێواز ڕۆژی یەکی مانگیش گرت بوونەوە و بەپەلا کۆبوونەوەیەک لەلایەن ئەنجومەنی پارێزگای کەرکووک و بەرپرسە ئیدارەکانی نەحیە پردێ ئەنجامدرا و 3 ڕۆژ مۆڵەت درا بۆ چارەسەرکردنی کێشەکان. بەڵام هەم دیس ئەمڕۆ جارێکی تر لایەنگرانی بەرەی تورکمانی لە پردێ ئێستا ڕێگای کەرکووک بۆ هەولێریان داخستووە و هاتوچۆ زۆر زەحمەت بووە. کێشەکانەوەیە لە پردێ 3 پۆست بەڕێوەبەری نەحیا، بەڕێوەبەری شارەوانی، بەڕێوەبەری پۆلیس لای کوردن. لە بەرامبەردا 12 پۆستی تر کە بەڕێوەبەری ئاو و کارەبا و نەخۆشخانە و ڤێرتێرنەری و چەند پۆستێکی ترن لای تورکمانن. 2 پۆستریش هەنە کە پۆستی هەواڵگیری و ئاسایشی و بەرگریە کەمانە ناوە دەگۆڕدرێن. بەم شێوازە پۆستەکان دابەش بوون. لایەنگرانی بەرەی تورکمانی پێیان وایە کە دەبێت یەکێک لە پۆستە سیادەکانی پردێکە بەڕێوەبەری نەحیا یاخود شارەوانی یاخود پۆلیسە بدرێت بە یەکێک لە ئەندامانی بەرەی تورکمانی. بۆیە ئەم ڕۆژارێکی تر ئەم ڕێگایان داخستووە. ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش لیژنەیەکی پێخێناوە و دەیانەوێت لە ماوەی 1 مانگدا چارەسەرێک بۆ ئەم بارودۆخە بدۆزنەوە. وردەکاری زیاتر لەبارەی ئەم هەواڵە لە 964 دۆڵکی ئاردی بخوێنەوە.